تا چەند ڕاستەکە ئەگەر لەگەڵ چەند کەسێک قسە نەبێ خوای گەورە تەعالی عیبادەکان لێ قبوڵ ماکە و دوعاکانە قبوڵ ماکە و لێ شەقونج نابێت. لە ئەسڵدا وایە نابێ مسلمان دەنگ لە مسلمان ڕاگرێ لە 3 ڕۆژ زیاتر نابێت ئیلا لەبەر بەڵام کە بزانی یعنی لایەنی بەرامبەرت خەتابارە ئەو دەست درێژی کارە تۆ سەلامی لێ دەکەی و هەر وەڵام ناداتەوە داوای سوڵح دەکەی هەر سوڵح ناکە ئێستا تاوانەکە لەم لی ئەو تۆ لی دەرچویت. ئەی مامۆستا ئەو کەسە یعنی قسەی بەدەمەوە کرد بگویت و ئەم شتانە. خوشتی من دەزانم تاوانی کردووە لە حەقی تۆدا بەڵام لەبەر خوا عەفوی کە یا هەر نەبێت دەنجی لێ ڕامەگرە و سەلامی لێ بکە و سەرزەنشت و لۆمەشی بکە بڵێ کە تۆ گوناهێکی گەورەت کردووە لە حەقی مندا کە تەوبە نەکەیت و داوای لێبوردنم لێ نەکەیت و ئەو هەڵەیە ڕاز نەکەیتەوە ئەوە قەرزاری قیامەتم بیت. بەڵام هەر سەلامی لێ بکە نابێت بینی مسلمانان دژایەتی و پارچە پارچەیی و جەبهە جەبهەیی بێت. مەڵێ